دایکان و باوکانی بەڕێزوان مەکتەب ئەکرێتەوە و مناڵەکانمان ئەچن بۆ مەکتەب. تووبی خوا مامە حاجی، ئەو کەسەی ئەهلی مزگەوتی ئاگات لە جلوبەرگی کچەکەت بێ، ئاگات لە جلوبەرگی کوڕەکەت بێ، ئاگات لە مۆبایلەکەی بێ. تەنها جلوبەرگی جوان و ئەڤەلۆن و سیارەی جوان مەدەرە دەست کوڕەکەتەوە بچێتە بەردەم زانکۆ و پەیمانگاکان پۆز لێدا و ناموسی خەڵک هەتکە. قەسەمەن بالله زینا و تاوان و عقوبەی خوای لەسەرە و قەرزە. لێرە ڕەنگە تۆ زەربە لە یەکێک بدەی لە شوێنێکی تر خوای پەروەردگار زەربەت لێدا ئەگە لە ناو ماڵی خۆتابی. هەوڵدەن کچەکانتان بە جلوبەرگی ناشەرعیەوە مەنێرن بۆ مەکتەب، مەیان نێرن بۆ خوێندنگەکان. تۆ زێبا ڕجولەت لە ناو ماڵ و مناڵ و خێزانەکانمانە زنوو بکەینەوە. إن تنصروا الله ينصركم. ئەگەر خوا سەرخەین خوای گەورە سەرمانەخا ئەوەڵەن پێویستە لە خۆمانەوە دەست پێ بکەین. وا دەرگەی مەکتەبەکان ئەکرێتەوە. ئەگەر بێت و من وەک مامۆستا عادیل و ئێوە وەکو نوێژ خوێن و باوک و دایک ئیشمان هەر ئەوە بێ گۆشت و برنج و قەل و فاسولێ بۆ مناڵەکانمان پەیا بکەین، پەرژینێ قایم بێ لە ڕووی ئەم مزگەوتە و مسڵمانان پێ ئەچێ مەڕ و بزنێک زۆر لە ئێمە دڵسۆزتر بن. ئێوە نەتان بینیوە سوێسکێک لە ڤیدۆیە کە دێن لانەکەی تێکدەن لەبان هێلکەکانی دائەنشێ نایەوێ بڕوات. ئەوەندە دڵسۆزە. زۆر جار باوک هەیە لە وڵاتی ئێمە کوڕەکەی خۆی دەرەکات، کچەکەی خۆی قەیرە ئەکات نایداتەشوو کە ناحەقی بەرامبەر ئەکا، بەڵکو ئەوان زۆر لە ئێمە بەسۆزترن، زۆر لە ئێمە دڵسۆزترن لە کاتێکیشا لەزەت لە ژیانیان ناکەن. ئێمە ژیانی ئەوانی شتێکە دەین و گۆشتەکەیان ئەخۆین و مەڕ و بەرخەکان دابەشەکەین. و بۆیە عەزیزەکانم كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمومان شوانین وەلەو شوانێتیش بەرپرسیاری. کچێک کە تەمەنی گەورە بووە پێویستە پۆشتە بێ کە تۆ بەڕووتی ئەینێری بۆ خوێندنگە بۆ ئەوەی کوڕی خەڵک توانجی لێ بدا. تۆ تاوەنباری سەرەکیت، تۆ تاوەنباری سەرەکیت لە دایک و لە باوکە کچە و کوڕەکەت وەکو پێویست تربیەت و تەسکیە و جلوبەرگی شەرعی ناکەیتە بەری و مانگی جارێ دوو جار پرسیاری لە مامۆستاکان ناکەی. ناڵی مامۆستای بەڕێز کچەکەم چۆنە؟ ئەگەر لە دەرسەکانی زیرەکە لە ڕووی ئەخلاقەوە مۆبایلی پێیە، ڕۆژانە دێ بۆ خوێندنگە و بۆ مەکتەب، ئاگایەکت لە مناڵەکەت بێ عەزیزەکەم.